لە کۆتا ڕۆژی بانگەشەی هەڵبژاردننیە جومەنی پارێزگای کەرکووک تیمی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری و مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 لە هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک، دکتۆر ساماڵ بازیانی مامۆستای ئاینی و کەسایەتی کەرکووک بازاڕی پیشەوەرانی گەراجی سلێمانیان بەسەر کردەوە. لە ماوەی ڕابردوودا چەندین جار هەوڵدرا ئەم پیشەوەرانە لەو بازاڕە دوور بخرێنەوە، بۆیە ئێستا دەوا لە کاندیدەکەی کۆمەڵی دادگەری دەکەن وەک هەمیشە لە داهاتووشدا پشتیوانیان بکات. پێویستە هەموو کوردێک دەنگ بدە، ینی کەس نابێ ینی بڵێ وەڵام ئەمە پێویستە ینی بێ لەسەر شەمانە ئەمە کوردێ دەنگ بدە، ئەمە پێویستە بۆیمان لەبەرەوەی ئەمڕۆ نابێ برین وڵی دەنگ نادی نادێ پێویستە لەسەر هەموو کوردێکە بێ ئەم شارە نابێ. والله ئینشاءالله سەرکەوتو جێگای شانازی بووینمە. والله طبعا ئەبێ ئینسانی دەستپاک بێت و نەزیه بێ ئارە والله نابێ ئینسانی گەندەڵ بڕاتە ئەو شوێنە، چونکە ئەمە ئەمانەتێکە لەسەر ئەم هینە لەسەری وایە نا برای بەڕێزم ئێمەش دەنگتان بۆ دێن ئینشاءالله بە ئیزنی خوای گەورە. مامۆستا ڕێز و سڵاوی هەیە و ئینشاءالله قسوور ناکەین لەگەڵی سەر هەر لە چاو. والله برا لە ڕابردوو مامۆستا وەک خۆی نەبووە بۆ پشتگیری ئێمە و پشتگیری خەڵک زۆر قسەکانی خۆش بۆ زۆر قسەیش حەق بووە و زۆریش لەگەڵمانە بووە، لەگەڵ محافظە و لەگەڵ قایم قامە شمانەتە یانێ مامۆستا زۆر یعنی با بڵێم بە جوانی لەگەڵمانە بووە. خۆ ئەمری درێژکە و حەز ئەەکەین لەم پیاویشە وەک مامۆستا بێ، ئەگەر تەڵەبەی مامۆستا بێ و قسەی حەقا بۆمان والله ئێمە زۆر دڵمان پێی خۆش بێ و سەربەرزیە بۆ ئێمە. دکتۆر ساماڵ بازیانی مامۆستای ئاینی و کەسایەتی شاری کەرکووک وێ ڕایداواکاری لە هاوڵاتیان بۆ چوونە سەر سندوقەکانی دەنگدان داواش دەکات بۆ داکۆچی لە مافی ڕەوای هاوڵاتیان دەنگ بدەن بە مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 لە هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163. بسم الله الرحمن الرحیم. ئێمە داواکان لە خەڵکی کەرکووک جارە پێش هەموو شتێک هەمویان دەچن بۆ دەنگدان لە ڕۆژی 12 لەبەرەوەی کە ئەم دەنگدانێکی هەستیارە و لە قۆناغیشی هەستاردایە و ئێمە وەکو بەشێک زۆر لە مامۆستایانی ئاینی شاری کەرکووک هەستاین بە پاڵپشتی لیستی مەشخەڵی کەرکووک و بە تایبەتی کاندیدی ژمارە 2 مامۆستا فەرحان و ئێمە بەردەوام لەگەڵ خەڵک ئابووینەوە خەڵکیش دەزانەیەکەوە ئێمە بەردەوام لە ئێش و ئازاری خەڵک ئاگاداری و تێدەگەین، بۆیە ئەمڕۆ داوایان دەکەین بۆ ئەوەی کەوا لە داهاتوو بەردەوام بتوانین پاڵپشتی مافەکانیان بکەین، یەکێک لە مامۆستایانی ئاینی بنێرنە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەوەی کەوا بەردەوام دا کۆکار بین لەسەر ئەو مافانەیەکەوە هەیانە. هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک ژمارە 163 کە لە نێوان کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی پێکێنراوە بەشێک لە مامۆستایانی ئاینی و کەسایەتی و ڕۆشنبیرانی شاری کەرکووک پشتیوانی لێ دەکەن و داوا دەکەن هاوڵاتیان دەنگی خۆیانی پێ ببەخشن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.